دۆخەکە تا دێت دژوارتر و مەترسیدارتر دەبێت ڕێوشوێنی پێویست دەگیرێتە بەر بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڤید-19. لایەنە پەیوەندیدارەکانش هۆشداری تون دەدەن بەگوێی هاوڵاتیان و شۆفێران تا پابەند بن بە ڕێنمایە تەندروستیەکان و هاتوچۆ لەسەر شەقام و شوێنە گشتیەکان نەکەن بۆ حاڵەتی زۆر پێویست نەبێت تاو کاتەی ئەم دۆخە تێدەپەڕێنین. داواکارین لە برابەڕێزەکانمان ئەوەی کەیەتە دەرەوە ڕێنمایی تەندروستی بە تەواوی تەطبیقکە هەچ بە ڕێزێک هاتە دەرەوە بەڵگەدانی ڕێگەپێدانی پێنەبوو ئێمە ئیجراعاتی یاسایی لەگەڵا ئەکەین مۆڵەتەکەی لێوەرەگرین و غەرامی 100,000 ئەکەین. کەوتونەتە بارێکی نەخوازراوە ئێستاش پێویستە هاوڵاتیان بە شێوەیەک هاوکاری ئێمە بن هاوکارمان من وەک ئێمە چۆن لە هەموو کاتێکە هاوکاری ئەوانیش هاوکاری ئێمە بن هاتوچۆ کەمکەنەوە ڕێنمایەکان دیارە و لە تەلەڤیزۆن و لە ڕاگەیاندنەکانە وتراوە تکایە داواکارین کە بەپێی ڕێنمایەکان هەڵسوکەوت بکەن و زیاتر هەست بە بەرپرسیارەتی بکەن. دیارە ئێمە لەژێر فەرمانی ڕاستەوخۆی بەڕێوەبەری گشتی هاتوچۆی پارێزگای سلێمانی و لەژێر ڕۆشنایی و ڕێکارە یاسایەکانی حکوومەت یارێم و جەنابی وەزیری ناوخۆ لە ئەرک و فەرمانداین بۆ ئەوی ڕێگری بکەین لە قەدەغەکردنی هاتوچۆ لە هاوڵاتیان تا لە ماڵەوە بمێننەوە و پابەندی ڕێنمایەکانمان بن. پابەند نەبوونی هاوڵاتیان و شۆفێران بە ڕێنمایەکانی ژووری ئۆپراسیۆنی سلێمانی بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا تووشی سزای یاسایی و لێپرسینەوەیان دەکات تا دەگاتە ئەو کاتەی دەست بەسەر مۆڵەت و ئۆتۆمبیلەکەیاندا دەگیرێت. ئەو کەسانەی کە سەرپێچی ڕێنمایەکانوانەکەن بەپێی ئەو بەرنامە و ئەو فەرمانانەی کە دەرەچێت ڕۆژ بە ڕۆژ ئیجراعاتەکان قورسترە بێ لەگەلانە ئەم شۆفێرش کە ئێستا بین ئەم پیکابەی کە ئێستاوە بارمان کردووە ساڵانەکەی بۆ کراوە بە وەسڵ پێشتر دیارە سەرپێچی کەی کردووە و قەدەغەی هاتوچۆی شکاندووە ئێستاش بە هەمان شێوە کە دەرزیمان کردووە مۆڵەتیشی پێنیە و هەمان شێوە هەر وەسڵەکەی پێوە وەک بینیتان ئێستا ئۆتۆمبیلەکەیم ڕەوانەی گەراج هێز بە سەراگرتن کرد. جیهان لە بەردەم هەڕەشەی ڤایرۆسی کۆڕۆنادا خۆی دەبینێتەوە لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانش بەردەوام هۆشداری دەدەن بە هاوڵاتیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و لە ماڵەکانی خۆیان بمێننەوە تا تەندروستی هەمولایەک پارێزراو بێت. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.